کێشەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و مەلیکە گەیشتە وەزارەتی ناوخۆ و وەزیریش باس لە هەندێک بەرپرس ئەکا کە لە پشت هێنانی بەشێک لەو ئۆتۆمبیلانن. لە هەولێر فەرمانگەی ژینگا 20 هاوڵاتی داوەتە دادگا چونکە دەڵێ ڕاوی ماسیان بە نایاسایی کردووە. سڵاوتان لێبێت. کێشەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و مەلیکا گەیشتە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و ئەمڕۆ وەزیری ناوخۆ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا باسی کردن و ئەوەشی ئاشکرا کرد کە کەسانی بەرپرس لە پشت هێنانی ئۆتۆمبیلی بێسەرەتاون. وەزیر باسی لە دەست بە سەرداگرتن و کێشەی ئەو ئۆتۆمبیلانە کرد کە بەشێکیان لە دەربازەکانەوە داخلی هەرێمی کوردستان ئەکرێن. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێم ئەوەشی وت کە بەشی زۆری ئەو ئۆتۆمبیلانەی خوارد مۆدێلن و هەروەها بێسەرەتان لە دەربازەکانی باشماغ و پەروێزخانەوە دەهێنرێنە ناو هەرێمی کوردستان. ئاماژەی بەوەش کرد ئەو بەشەی دیکەش کە بە ئۆتۆمبیلی مەلیکە ناسراون لە خواری و عێراقەوە بە پارچەکراوی دەهێنرێنە هەرێمی کوردستان دواتر لەلایەن بازرگانانەوە کە خەڵکی دەستڕۆیشتیان لە پشتە دەخرێنە بازارەوە. وەزیری ناوخۆ ڕوونی کردەوە باجی هێنانی ئەو ئۆتۆمبیلانە خەڵکی فەقیر و هەژار دەیداتەوە. هەبوونی ئەو ئۆتۆمبیلانەش لەسەر شەقام دیاردەیەکی ناتەندروستە و لە ڕووی سەلامەتیشەوە هیچ مەرجێکیان تێدا نیە. زیاتر لە مانجێکە دیوارێکی ڕاگرت کە هی پرۆژەی هەواری زانکۆی لە سلێمانی بەهۆی بارانەوە لار بۆتەوە. مەترسی بۆ سەر شۆفێران دروست کردووە و تا ئێستاش چاک نەکراوەتەوە. ئەم هەواڵە هاوڵاتیەک بە 964 ڕاگەیان. پەیامدێری سلەیمانیشمان گەیشتە شوێنەکە بینی دیوارەکە کەوتۆتە سەر شەقامێکی بەکرەجۆ کە یەکێکە لە شەقامە جەنجاڵەکان و بە بەردەوامیش هاموشویەکی زۆری شۆفێرانی بەسەرەوەیە. ئاکۆ عەلی جێگری سەرۆکی شارەوانی سلەیمانی بە 964 وت ئەمان زانکۆی سلەیمانیان ئاگادار کردوتەوە کە پێویستە چاکی بکەنەوە وتیشی نووسرا بۆ زانکۆی سلەیمانی کراوە تا چاکی بکەنەوە لەبەر ئەوەی لە سنووری کاری ئەوەندایە. لە بەرامبەریشدا زانکۆی سلەیمانی نوێنەرێکیان بە 964 وت ئەوان دەرخستیان بۆ چاکردنەوەی دیوارەکە کردووە بەڵام دەڵێ بودجەمان لەبەردەست نییە بۆ چاکردنەوەی. ژینگەی هەولێر سکاڵای یاسایی لەسەر 20 هاوڵاتی تۆمار کردووە بە تۆمەتی ئەوەی ڕاوی ماسیان بە لێدانی تەزووی کارەبا کردووە و دەشڵێت ئەمە پێچەوانەی ڕێنماییەکانیانە. سکاڵاکە لە دادگای لێکۆڵینەوەی قەزای هەریر تۆمارکراوە بەو پێی ڕاوچیەکان لە ئاوەکانی سنووری ئەو قەزایە ئەم کاریان کردووە. دڵشاد حوسێن هیرانی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر بە 964 ڕاگەیاند دوای وەرگرتنی زانیاری تەواو لەسەر ئەم هاوڵاتیانە بەشی یاسایی ڕاستپاردووە کە لە دادگا سکاڵای یاساییان لەسەر تۆمات بکەن. وتیشی ئەم 20 هاوڵاتیە ڕاوی ماسیان بە تەزووی کارەبا لە ڕووباری قەندیل ئەنجامداوە ئەمەش بە پێی ڕێنماییەکان سەرپێچی کردنە. ئاماژەی بەوەش کرد ئەوانەی بە پێی ئەم ڕێنماییە سەرپێچی ئەکەن لەلایەن دادوەرەوە جگە لە سزای پێبژاردن بەندیش دەکرێن. ئەمڕۆ لە بەغدا ژمارەیەک گەنجی خۆبەخشی کورد خەڵات کران. خەڵاتکردنەکە لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە کراو بە خەڵاتی نیشتیمانی بەخشینیش ناسراوە. گەنجەکان لەسەر ئاسی هەموو پارێزگاکانی عێراق ئەو خەڵاتیان وەرگرت لە ناویشیاندا ژمارەیەک کورد بوون. یەکێک لەوان کە بە ئارامە ڕیشە ناسراوە کاتێک خەڵاتەکەی لە محەممەد شیع سوودانی وەرگرت ئەویش لە سەرشانۆی مەراسیمەکە جەمەدانیەکی ڕەش و سپی بە دیاری بەخشیە سوودانی و لەملی کرد. بۆنەکە ئەمڕۆ پێنجشەممە لە بەغدا بەڕێوەچوو ڕۆژی جیهانی کاری خۆبەخشی بوو کەماوەیەکە ئەنجومەنی گەنجانی عێراقە سەر بە نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراقە پێشبڕکێی بۆ گەنجە خۆبەخشەکانی پارێزگاکانی عێراق ئەنجام داوە کە لە هەر پارێزگایەک گەنجێکی خۆبەخشی دیاری کردووە. دەچمە سلێمانی لە پیشەنگای نێودەوڵەتی کتێب کە لەو پارێزگایە کراوەتەوە کتێبی زۆر فرۆشراوە. بەڵام کتێبەکەی یەحیا سەنوار یەکێکە لە پڕفرۆشترین کتێبەکانی ناو پیشەنگاکە. بە جۆرێک ڕۆژانە 500 دانا لەو کتێبەی یەحیا سەنوار فرۆشراوە نرخەکەشی تەنها 5,000 دینارە. دیلان محەممەد پەیامنێری 964 لە سلێمانی ئێستا لە ناو پیشەنگاکەیە و ڕاستەوخۆ لەگەڵمان ئەبێ. فەرموو دیلان. من ئێستا لە شەشەمین پێشانگای نێودەوڵەتی کتێبم لە شاری سلێمانی. ئەم کتێبی کە بەدەست منەوەیە بە ناوی دڕک و مێخەکی یەحیا سینوارە کە لە نووسینی ئەوە یەکێکە لە پڕفرۆشترین کتێبەکان لە پێشانگەی کتێبی سلێمانی. من ئەمە بچمە لای خاوەنی ئەو
ناوەندەی کە ئەم کتێبیان هەیە بزانین تا چەندی خواستی لەسەرە کاک مەریوان حامید کاک مەریوان سڵاو لێ بێ ئەم کتێبە تا چەندی خواستی لەسەرە ئەو تەمەنانە چێن کەیکڕن بەخێر بن سەر چاو ئەم کتێبە وەکو خواست تەبعاً ئێمە لە یەکەم ڕۆژی پێشانگادا بەردەست نەبوو داواکارێکی زۆری لەسەر بوو دووەم ڕۆژی پێشانگا گەیشتە دەستمان لە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژی یەکەمدا بە نزیکەی هەر ڕۆژێک 500 نوسخەی لێ فرۆشا ڕۆژی پێنجەم و شەشەمی پێشانگا تا ڕادەیەک بەهۆی بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و دواکەوتنی موچەوە خواز لەسەری کەم بووە بەڵام دوێنێ سەرڕای ئەو بارودۆخە ناخۆشە ئابووریش بەداتا لامانە بە سیستەمی کۆمپیوتەریا خۆ بەوەسڵ 515 نوسخەمان لێ فرۆشتۆ دوێنێ ئەو تەمەنانە چێن کەیکڕن چی ئیکڕێم کتێبە بەگشتی دەتوانم بڵم تەمەنانی کە ئیکڕە لە سەر و 20 ساڵ تاوەکو 50 ساڵ و پیاوان و ئافرەتانی شەردووکیان ئەیکڕن کتێبەکەم باسی چیەکە مەکە لە وەرجێڕانی ڕێدار ئەحمەدیشە باسی چیەکە کورتێکم پێ بڵێ لەسەری کتێبەکە تەبعاً نووسەری کتێبەکە کە یەحیا سنوارە خۆی شۆڕژگەڕێکی فەلەستین بووە ئەوەی کە باس دەکات لەم کتێبەدا باسی ژیانی ئاسایی هەر تاکێکی فەلەستین دەکات لەژێر داگیرکاری حکوومەتی ئیسرائیلدا باسی ئەوە دەکات چۆن نەوەیەک دروست بکەیت کە فێری ئەوە بێ قوربانی بدات لە پێناو وڵاتەکەیدا لە پێناو بیرروباوەڕەکەیدا زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس من ئەمەم خاتونە بدوێنم کە یەشێک لە کتێبەکانی بەدەستەوەیە ئەتەیەم کتێبە بکڕی بەڵێ هۆکار چیەکەی کڕی ئەم کتێبە سەرکردەیەکی ئیسلامی بوو ماوەیەک پێش ئێستا شەهید کرا ئیتر وەزام تازە کتێبترین تازەترین بابەتێتی کە بڵاو کرێتەوە ئەمە بزانام باسی چێکە و چی نووسیوە باشە تەمەنە چەنە 90 ساڵ 90 ساڵی بەڵێ کتێب زۆرە خوێنیتەوە الحەمدولillah تا ڕادەیەک بڵێ زیاتر چ بابەتێک ئەخوێنیتەوە بە شێوەیەکی گشتی بابەتە ئاینیەکان و دوای ئەوەش دەرونیەکان هەموو بابەتێکە خوێنمەوە جگە لە مێژوو سیاسی و فەلسەفیش حەزم لەم سێ بابەتە نییە ئێستا بە تەمەزرۆییەوە دەسەیە ئەم کتێبە ئەم کتێبە چیە گەێنێ لای تۆ ئەکید بە چێژەوە ئەی خوێنمەوە و زۆر چیشە گەێنێ لەم بەتایبەتیش کە نووسەرەکە ئێستا شەهید بووە زۆر سپاس بۆ بەڕێستان بڵێ ئەوەی کە ئایبینن ئەمە یەشێکە لە پڕفرۆشترین کتێبەکان لە شەشەمین پێشانگەی نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی کە وەکوی کە باسی کرد ڕۆژانە نزیکەی 500 کتێبی لێ دەفرۆشرێ ئەم کتێبە لەبەر کە خواستێکی زۆری لەسەرە هاوکات بنێت کە قسەم لەگەڵ چەند ناوەندێکی دیکەیە کردووە لەم پێشانگەیە بەهۆی نەدانی موچەوە خواست لەسەر کڕینی کتێب زۆر کەم بۆتەوە ڕاستە خەڵکی زۆر سەردانی ئێرە ئەکەن بەڵام کڕینی کتێب کەم بۆتەوە بەڵام ئەم کتێبە کاریگەری نەدانی موچە لەسەری نەبووە و بە جۆش و خرۆشەوە هاوڵاتیان و خوێنەران دێن بۆ کڕینی ئەم کتێبە سپاسی پەیامنێرمان دیلان محەممەد ئەەکەین ئەسمە شاری حەما لە وڵاتی سووریا ئەو شارە ئێستا لە ئانووسهاتدایە بکەوێتە دەستهێزە چەکدارەکانی ئەحرار و شام ئەگەر حەما بکەوێت دۆخێکی نوێ لە ناوچەکە دروست دەبێت کورت و پخت لەم ئینهاوسەدا بزانن ئێستا دۆخی ئەو شارەی سووریا بە شوێ گەیشتووە گروپە چەکدارەکانی سووریا ڕانگەاند چونەتە ناوشاری حەما لە ناوەندی سووریا کێکێکە لە شارە استراتیژیەکانی ئەو وڵاتە ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت شەڕێکی قورس لە دەوروبەری شارەکە و لە ناو شاریشدا بەڕێوە دەچێت دەستەی تەحریر شام و چەند گروپێکی چەکداری دیکە دوای ئەوەی هەفتەیەک لەمەوبەر شاری حەلەبیان کۆنتڕۆڵ کرد ڕویان کردە شاری حەما و ئەمڕۆ شەڕە گەورەکەی ئەوێ دەستی پێکرد ئاژانسی ڕۆیتەرس ڕایگەاندووە گروپە چەکدارەکان توانیویانە گرتوخانەی سەرەکی شارەکە بگرن دەست و بەسەدان زیندانیان ئازاد کردووە لای خۆیەوە سوپای سووریاش ڕایگەاندووە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی سیڤیل سەربازەکانیان لە چەند ناوچەیە کشاندووەتە دووە و لە هەندێک ناوچەی تر خۆیان ڕەخستووەتەوە هەرچەندە لە بەیانیەوە میدیای فەرمی سووریا نکۆڵی دەکەن لە کەوتنی حەما بەڵام دەمە و ئێوارە بەناڕاستۆخۆ دانیان بە لەدەستدانی بەشێکی شارەکەدا ناوە و دەڵێن حەما لە ژێر هێرشێکی قورسدایە هەندێک سەرچاوەش باس لەوە دەکەن ئەگەر سوپای سووریا خۆی بگرێت دوور نییە زوو هێزەکانی رووسیا بچن بەهانایانەوە و لایەک بەلایەکدا بخەن بەڵام ئەوەی ئێستا هەیە حەما نزیکە لە کەوتن و ڕەنگە هەموو چەند کاتژمێرێکی پێ بچێت و وەک حەلەب بکەوێتە دەست گروپە چەکدارەکان لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی کە تایبەتە بە نەخۆشانی شێرپەنجە ئامێرێکی نوێ دابین کراوە
ئەم ئامێرە لە ڕووی دەرونیەوە هاوکارێکی باشی ئەو نەخۆشانەیە کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوونە. ئامێرەکە ناوی کۆلین کاپە. ئەم ئامێرە چی ئەکا؟ بەشێک لەو نەخۆشانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن لە میانەی نەخۆشیەکەیان تووشی قش هەڵوەرین ئەبن، بەڵام ئەو ئامێرەوە ئەکاکام قش هەڵوەرینیەکەیان کەم بێتەوە یاخود نەمێنێتەوە. ئەمەش بۆ باری دەرونی ئەو نەخۆشانە شتێکی زۆر باشە، ینی وایان لێ ئەکا کە زیاتر ئیرادیان پتەو بێ قش هەڵوەرینی خۆیان نەبینن. یەکێک لەو پزیشکانە پزیشکی ئەم نەخۆشخانەیە لە سۆسیال میدیاکەیان ڤیدیۆکی بڵاو کردەوە ئەڵێ لە هەوڵ داین کە دانا لەو ئامێرە دابین بکەین بۆ ئەوەی بتوانین کە کۆنتترۆلی ئەو نەخۆشخانە بکەین و ئیتر بۆ تا هەتایە بابەتی قش هەڵوەرین لە سەری نەخۆشخانی شێرپەنجە لە نەخۆشخانەکەیان نەمێنێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.